ڕۆژوو یارمەتی دابەزاندنی کۆلیسترۆلی زیانبەخش دەدات. ڕۆژوو تەنیا خێرێکی دنیایی و پاداشتێکی خودایی نییە بەتەنیا، بەڵکو چەندین سوودی گرنگی هەیە بۆ لەشی مرۆڤ. یەکێک لە سوودانەش ئەوەیە کە دەبێتە هۆی دابەزاندنی ئاستەکانی کۆلیسترۆلی زیانبەخشی لەش. ئەو نەخۆشانەی کۆلیسترۆلی خوێنیان بەرزە بەختێکی باشیان هەیە لە بەڕۆژووبوونی ڕەمەزاندا، لەبەر ئەوەی بەڕۆژووبوون دەبێتە هۆی دابەزینی ئاستی کۆلیسترۆلی زیانبەخش کە بە LDL ناسراوە. چەندین لێکۆڵینەوەی پزیشکی لە پێشوودا پەیوەندی کۆلیسترۆل و بەڕۆژووبوونی یەکلایی کردوێتەوە کە ڕۆژوو دەبێتە هۆی دابەزاندنی کۆلیسترۆلی لەش. یەکێک لەو توێژینانە گۆڤاری پلەزوان بڵاوی کردوێتەوە، ئاماژە بەوە دەکات بەڕۆژووبوونی ڕەمەزان بۆتە هۆی دابەزاندنی ئاستی کۆلیسترۆلی زیانبەخشی لەش. هەروەها ڕۆژوو بووەتە هۆی باشکردنی تەندروستی دڵ و دەمارەکانی خوێن لەو نەخۆشانەدا کە کۆلیسترۆلی زیانبەخشیان بەرز بۆتەوە. ئەم کاریگەریە تەندروستیە لەسەر نەخۆشەکان بۆ ماوەی 4 هەفتە بەردەوام بووە، ڕێک لەگەڵ تاوبوونی مانگی ڕەمەزانی پیرۆزدا. سەرباری ئەوەی چەندین لێکۆڵینەوە هەیە لەسەر باشی بەڕۆژووبوون بۆ ئەو کەسانەی کە نەخۆشی کۆلیسترۆلی خوێنیان هەیە. بەڵام پێویستە بەردەوام چاودێری پزیشکی خۆشیان بکەن لە ڕۆژانی ئاسایی و ڕۆژانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا. بە جۆرێک خواردنی تەندروست بخۆن ئەگەر بتوانن چەند ڕاهێنانێکی وەرزشیش ئەنجام بدەن بە هیوای سەلامەتی بۆ هەموو نەخۆشەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا.